دەربارەی ژیان و خەباتی خەیری درموشیش لەگەڵمان من بۆ گوێبیست و بینینی ئەم دۆسەیە. محەممەد خەیری درموش ساڵی 1955 لە گوندی قومیکەی سەر بە چەولیک چاوەکانی بە دنیادا هەڵێناوە و تا قۆناغی ئامادەی لە چەولیک ماوەتەوە. پاشان بۆ تەواوکردنی خوێندن دەچێتە زانکۆی قەزەنجی ئەنقەرە و بەشی پزیشکی دەست پێ دەکا. لە زانکۆ درموش دەکەوێتە لێکۆڵینەوە لە تێزەکانی مارکس و لێنین و پاشان ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان دەناسێ و دەکەوێتە ژێر کاریگەری فەلسەفەی ئاپۆییەوە. لە ساڵی 1975 خەیری درموش پەیوەندی بە کۆمەڵی ئاپۆییەوە دەکات و دەبێتە یەکێک لە پێشەنگانی ئەو کۆمەڵەیە و پاشان هەر ئەو چەند کەسە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دروست دەکەن. بۆ ئەم مەبەستەش درموش لە ساڵی 1970 شۆڕشی بەلاوە گرنگتر دەبێت و دەستبەرداری خوێندنەکەی دەبێ. پاشان لە چەولیگ و ئامەد و مێردین و ڕوحا دەست بە ڕێخستن دەکا و دواتر لە ساڵی 1970دا بەشداری کۆنگرە یەکەمی پەکەکە دەبێت و لە داڕشتنەوەی بەرنامەی کۆنگرەدا ڕۆڵێکی مەزنی هەبووە. لە ڕۆژی 30 تەمووزی ساڵی 1970دا چالاکی سێوەرگ ناوی پەکەکەی بە جیهان ناساند. لە هەمان ساڵدا هەرێک لە محەممەد خەیری درموش، مەزلوم دۆغان، کەمال پیر، ساکینە چانسز و مستەفا قەرەس و لەگەڵ ژمارەیەک کادری تری پێشەنگ و هەزاران کەسی تر دەخرێنە زیندانەوە. لە زینداندا چەوسانەوە و ئەشکەنجە گەشت بوویە لووتکە و بە خراپترین شێوەی ئەشکەنجەی دڕندانە زیندانیان ئەشکەنجە دەکران. لە مانگی یەکی ساڵی 1970دا دژبە و دڕندایەتی دەوڵەتی تورکیا و کات بەرخۆدانێکی مرۆیی ئەفسانە ئاسا هاتە ئاراوە. ئەو بەرخۆدانش بڕیاری خەیری درموش و هاوڕێکانی بوو کەمانیان لە خواردن گرت تا مردن و بەوەش ئامانجی کودەتای 12 ئەیلولیان شکست پێێنا. خەیری درموش و هاوڕێکانی لە زیندانی ئامەدەوە لە 14 مانگی حوتی ساڵی 1982 دەستیان بەو بەرخۆدانە مێژوویە کرد و دواتر لە زیندانی ئامەد و لە ڕۆژی 61مینی چالاکی گیانبازەکەدا خەیری درموش لە 12 مانگی نوێی هەمان ساڵدا بۆ هەمیشە چاوەکانی لێکدەنێ. درموش بە ڕۆحی شۆڕژگەڕانەی خۆی تاریکی زیندانەکانی ڕوونا کردەوە و فاشیزمی شکست پێێنا. پێشەوەی کە ڕۆحی پێشکەش بە شۆڕش و بەرخۆدانی ئازادی بکە، درموش وتویەتی تکایە لەسەر کێلی گۆڕەکەم بنووسن کە قەرزاری گەلەکەمم.